سلااو هاوڕێیان بەخێر بێنەوە بۆ ڤیددیۆیەکی تازە دابانەمینتان لەگەڵ لە چنالی دابانیوز یونیڤەرسم. لەو ڤیددیۆیە باسی سێ فیلمتان بۆ دەکەم کە هەر سێ فیلمەکە یەکێک لە کەرەکتەرە سەرەکیەکانیان کەرەکتەرە سەرەکیەکان بە شێوەیەک لە شێوەکان زۆر ڤڵن و خراپە، بەس لەگەڵ ئەوەش تۆ یعنی کیفت پێدێ و حەزت لێ بیبینی و بزانی و ئەتا حەدێک تەجزیەی دەکەی. لایکی ڤیددیۆیەکە لەبیر مەکەن و سەبسکرایبی چەناڵەکەش بۆ من زۆر گرینگە لە بەرەوەی 145 و کەسانی تاشی ڤیددیۆیەکان دەکەنە تا ئێستا سەبسکرایبی چەناڵەکەیان نەکردیەوە و هەموو ئامانجیشمانەوەی بگەینە 10,000 سەبسکرایب بە زووترین کات. هەروەها لینکی سۆشیال میدیا خۆم لە خوارەوە بۆتان دادنێم ئەگەر حەستان کرد و زانیتان سوودی دەبی بۆتان. طبعاً فیلمی یەکەم فیلمی دێڤید فینچەری گەنگێڵە ڕزمۆند پایک و لەگەڵ بن ئەفڵێک کە ڕزمۆند پایک و بن ئەفڵێک کە ژنومێر دەکەن لەسەر خۆشەویستی یەکتر دێنن دوای ئەوەی بن ئەفڵێک خیانەتی لێ دەکاتن، ئیتر ئەویش بڕیار دەدا بە شێوازێکی زۆر تایبەت و جیاواز تۆڵی لێ بکاتەوە کە یعنی زۆربەی خەڵک وای لێ دەتن کە بە تانشە فیلمەکە دەکا بە تەواوەتی بدرسێ بە تەواوەتی لەوەی بترسێ بستنە ئەو نوع ژیانانە. ئیتر بۆیە لێرە دێڤید فینچەر زۆر بە شێوازێکی تایبەت و سەرنجڕاکێش تۆ دەباتە ناو جەوەکە وات لێ دەکاتن دائیمەن هەز بکەی شتێکی غەڵەت هەیە، هەرچەندە کە بیدایەت پێشان ناداتن لە سەرەتا پێشان نادا کە ینی ئەو ژنەی چی بەسراتێکە لەوای ئەوەی لە ناو فیلمەکە بە حساب دیار نامینێت و ڕفێنراوە و تعدای لێکراوە شتیوە، بەس تۆ هەر لە یەکەمین دەقەوە هەز دەکەی شتێکی غەڵەت هەیە، شتێکی تەواو وەکو خۆی ناڕۆە. لەبەرەوەی دێڤید فینچەر هەر خۆی بەوەی بەنابانگە زۆربەی فیلمەکانی لەسەر ئەو هەست و سۆزە دەداتێک کە هەموو شتێک ئۆکەی ناڕوە، شتێکی دەبی لێ بترسێ، شتێکی دەقە و سەعاتە دەبی بتەقێتەوە شتەکە کەشف بێتن. طبعاً بۆ کەسانەی کە یەک دوو جار کۆمنتیان بۆ لێدا بوون باسی ئەویان دەکە فیلمی The Killer دێڤید فینچەر ئەتا ئێستا نیوەم تەماشا کردیە، فیلمەکە زۆر ناخۆش بوو تاوام نەکرد، بەس دووبارەوە تەماشای دەکەمەوە بزان بەڵکم ڕێیم بگۆڕێ ڤیددیۆ ڕڤیوش لەسەر ئەو دادنێم لەبەرەوەی لە بیرم نەکردیە لە بیرتان نەچی. هەروە فیلمی دووەم نایت کرۆڵەرە جێک گلینهۆڵە کە چەند ڕۆژێک پێش ئێستا ڕۆژی لەدایکبوونی بوو. جێک گلینهۆڵ لەوێن دەرکابرایەکە کە هەرچی ئیش دەکا فەشل لێنی کابرایەکی بێ ئیشە بڕیار دەداتن کە دەبینی ئیشێکەیە کە پارەکی زۆر باشی دەست دەکەوێتن، ئەویش ئەوەیە کە بە شەوان بچن گوێ لە راسلکی پۆلیس بگرن، هەر حادیسەیەک ڕووبدا بچن پێش ئەوەی پۆلیس بگاتن ئەوان تەسویری بکەن لایڤ بیفرۆشنەوە بە قەناتەکان کێ پارەیان زیاتر بداتێت. تەمام فیلمەکە خۆی ئۆکێ فکرەکە ئۆکێ، بەس لەوێن دەربوت بە دیارەکەی و جێک گلینهۆڵ ئامادەیە هەرچی شتێک و هەموو شتێک بکاتم بەس بۆ ئەوی پارە پێیا بکە و بە ناوبانگ بێ دۆڵەمەند بێ ئەگەر بیوێ و ئەگەر پێویستیش بکە هەرچی دەوروبەری و ئەو کەسانی کە لێن دەریشن کە تووشی حادیسە دەبوونە لەسەر بۆنمە حادیسەیەکی کوشتنە، 10 کەس کوژراوە 4 کەسیش بریندارە و لەسەر مردن ئەو چوارە ئامادە نییە یارمەتی ئەو چوارەش بداتن ئەتا بۆی ڤیددیۆیەکی کە تەسویر دەکاتن فول تەواو بێتن، ئیتری ئەو ئامادە نییە هیچ شتێک بکاتن کە دژی بەرژەوەندی خۆیتی. فیلمێکی زۆر تایبەتە، فیلمەکە ئەتا بڵێ خۆشە، فیلمەکە کە تەماشە دەکەی بۆت بە دیار دەکەوێت کە جێک گلینهۆڵ قیمەی بە ئەخلاقیە، ینی ئەوەی دەیکاتن ینی سەدمە لێ دەدات، بەس لەگەڵ ئەوەش هەر متابعی دەکەیت تا ئەخیری بۆی بزانی چی بەسەردێتن و چ دەکاتن و چ ناکاتن. هەروە فیلمی سێم فیلمی جانگۆ ئەنچێنی کوێنتین تەرەنتینۆیە کە لەوێنە لیۆناردۆ دیکاپریۆ مین کەرەکتەر نییە، جیمی فۆکسە لەوێندەر لیۆناردۆ دیکاپریۆ کەرەکتەرێکی تۆزێک لە حد بەدەر عنسوری و تایبەت و جیاواز بەڕای من جوانترین و باشترین ڕۆڵی لیۆناردۆ دیکاپریۆ تا ئێستا بینی بم جانگۆ ئەنچێنە. ڕاستە ڕڤینەن ئۆسکاری وەرگرتۆ زۆر هیلاک بوو، زۆر ئەوەی کرد و زۆر شتی تایبەت و شتی غێر تەبیعی کرد بۆی ئۆسکار لەو فیلمە کە پێوی شایانی ئۆسکار بێ، بەس بەڕای من جانگۆش هەر پێویستی بوو کە ئۆسکار وەرگێ. لەبەرەوەی لەوێن دەر هەرکەدەی بینی یەکەم جار نازانی لەگەڵی پێ بکەنی بترسێی هەستت چۆنە هەستت چۆن نییە، ینی ئیتر بۆیە بە تایبەتی ینی چۆن پێتان بڵێم لەبەرەوەی فیلمەکە ئەتا ئێستا زۆرتی میمیشی لەسەر دروستکراوە لەسەر دەموچاوی لیۆناردۆ دیکاپریۆ لەو فیلمە، بۆیە فیلمەکە بە تەواوەتی تۆزێک زۆر خۆشە. ئەوە هیچ ئەوە یەکێکە لە فیلمە هەرە باش و خۆشەکانی کوێنتین تەرەنتینۆ لای من، بەس لەوێندا لیۆناردۆ دیکاپریۆ یەکێکە لە ڕۆڵەکانی تەمەنی خۆی لەوێن دەر بە تەواوەتی ڕۆڵێک دەبینی جارێ خاستن ئەو دیمەنەی کە کاتی ناخواردنە هەمویان پێکۆ لەسەر مێزی ناخواردنەکەدا دەنیشن، ئەو دیمەنە ڕێک لەو حەچی فەنیە وەکوابێ لیۆناردۆ داڤینچی ڕسمی کردی بەبێ یەک و دوو لە ڕووی تەمسیل، لە ڕووی قسەکردن، لە ڕووی
ئیخراج لە ڕووی هەموو شتێک ئەو دیمەنە یەکێکە لە دیمەنە هەرە باشەکانە تا ئێستا لە تاریخی سینەما بینی بم. و ئەگەر حەستان کرد لە نوع ڤیدیۆیانە دروستکەمەوە بە خێرایی هەر فیلمێک 2 دقە باسی بکەم 3 دقە نەک بە درێژی لە کۆمنت بۆم بنووسن و حەستان لە ڕڤیو فیلمێکی بکەم بۆ شێوازیان بە شێواز درێژ لە کۆمنت بۆ بنووسن هەروە لایکی ڤیدیۆکە لە بیرمەکەن لەگە سبسکرایبی چەناڵەکە و دووبارە دەتان بینمەوە لە ڤیدیۆی تازە.